پێشکەش دەکەین. بناڵی یاڵدرم سەرۆکوەزیرانی تورکیا دوای کۆبوونەوەی لەگەڵ بەرپرسانی هەرێم لە کۆنگرێکی ڕۆژنەمانی هاوبەش لەگەڵ مەسعود بارزانی هێرشی کردە سەر پەکەکە و جەختی لەسەر هاوکاری ئابووری هەرێمی کوردستانیش کردەوە. بناڵی یاڵدرم سەرۆکوەزیرانی تورکیا هاوڕێی لەگەڵ وەزیرانی وزە و ئابووری و گومرگ چەند وەزیرێکی تری تورکیا درەنگانێکی شەوی ڕابردوو گەیشتە هەولێر. بەیانی ئەمڕۆ زنجیرەی کۆبوونەوە و دیداریان لەگەڵ بەرپرسانی حکوومەت و مەسعود بارزانی ئەنجامدا. پاش کۆبوونەوەکانی شەریەکە لە یاڵدرم و بارزانی کۆنگرێکی ڕۆژنەمانیان ئەنجامدا. بناڵی یاڵدرم لە کۆنگرە ڕۆژنەمانیەکەدا وێڕای ئەوەی هێرشی کردە سەر پارتی کرێکارانی کوردستان پەکەکە با تیرۆری ناوی بردن و جەختی لەسەرەوە کردەوە لەگەڵ بەرپرسانی هەولێر کردووە لەبارەی چەند پرسێکی ئەمنی و ئابووری. ڕۆژیگەل لیژنەیەکی ئابووری لە نێوان هەولێر و ئەنکەرە پێک دەهێنرێت. ئەو مانگە کۆ دەبنەوە بۆ ئەوەی هەموو پشتیوانێک لە ئابووری هەرێمی کوردستان بکرێت و دۆخە سەختەی ئێستا تێیدایەتی ڕزگار بکرێت. ڕاشیگەیان لە بواری تەندروستیدا هەموو ئەوکارێکی هەرێمی کوردستان دەکەین. ئاوکات مەسعود بارزانیش جەختی لەسەر بنبەرکردنی تیرۆر کردەوە ئاماژەی بۆەوە کرد. بنبەرکردنی تیرۆر پێویستی باوڵی لایەکە. سەربایانی دوێنێ بناڵی یاڵدرم بە سەرۆکایەتی وەفدێک لە وەزیرە گرنگەکانی حکوومەتەکەی گەیشتە بەغدا و کۆبوونەوەی لەگەڵ هەر سێ سەرۆکایەتیەکەی عێراق کرد. باش بڕیارە ئەمڕۆ کۆتایی بەسەردانەکەی بێت و بگەڕێتەوە ئەنکەرە. بەشێک لە مامۆستایانی ناڕازی لە دەڤەری ڕاپەڕین هاتنەوە سەر شەقام و بڕیاریاندا بە هەڵدانی خێوەت بە درێژایی هەفتەیەک لە بەردەم پەروەردەی ڕانیەمان بگرن. ئۆسانی ئیداری ڕاپەڕین جەخت لەسەر بەردەوامی فشار و چالاکیە مەدەنیەکانیان دەکەنەوە تا و کاتەی دەسەڵات داواکاریەکانیان جێبەجێ دەکات. بەشێک لە مامۆستایانی ناڕازی ڕاپەڕین خێوەتیان لە بەردەم بەڕێوەبەرێتی پەروەردەی ڕانی هەڵدا. ئەم جارەیان خۆپیشاندانی مامۆستانی بێئومیدی لێ دیارە. دەنگ و سەدای دروشمەکان نابیسترێت و مامۆستایان بێئومێدن لە پرۆسەی خوێندن و بەڕێکردنی ساڵێکی سەرکەوتوو. پێگیرەکان لستێکانی ناوە مامۆستایان ئەسەرسێن مامۆستایان چاوترسێنەکەن ئەڵێگە داوامەکەی ناوە لەم لەسان موچەکە دەبڕێت. بەشێکی زۆر لە مامۆستایان ئەستنم پۆلەکانەوە ئەستە مەکتەبەکان بەڵام دڵیان لەگەڵ ئێرەدایە. والله هیچ بەشەوەی ئاسایی بەڕێوە ناچێت. قوتابیان زۆر ساردن لە پەروەردەکانی کەس نەکە لێر لە هەڵەبجە لە سلێمانی بەڕای من ئەو ساڵ خوێنن فەشەل دێنێ. پرۆسەی خوێندن لەژێر پرسیار بەڕاستی ئەو کاتێک کەماوە ناتوانن هەم خوێندکاران بە دەرسەکان ڕابگەن و هەمووش مامۆستا بۆ لە ماوەی کەمەدا کە بتوانن زەبتی خوێندنەکەن. حیزب ئیسلامیەکان و گۆڕان پشتی مامۆستایان بەردا. تێدەگەی کاچی من پشتی مامۆستایان بەردا و ئێستا چۆن دەبێت کۆمەڵی بەسوێ کەسانی کە تاوانبارن هەرچۆنێک بێت. ئەنجومەنی مامۆستانی ناڕازی ڕاپەڕین بەڕێوەبەری پەروەردەی ڕانیان ناچار کرد بێتە دەرەوە و دوایین یاداشتیان بگەێنێت. بەڵام بەڕێوەبەری پەروەردە وەڵامی پەیامی نەدایەوە سەبارەت بەشکاندنی بایکۆت و کردنەوەی دەرگای قوتابخانەکان لەو سنوورە. لەو لاشەوە قوتابیانی خۆناغی 12 لە ئایندەی خۆیان ئەترسن. هەمووی کراوتۆ کاتە من پێم گوتی قسە ناکەم کاکە داوری بندەکەم ئەوە بۆی ئاگادار بەداخەوەلایانی پەیوەندیدان بێبم خەباتەمان نادات هەوڵی چارەسەرکردنی ئەم دۆخە چەق بەسۆ نادات. هەر لەبەر بەردەوام دەبین لەسەر داواکردنی مافەکانمان. زۆری چالاکیەکانمان گۆڕیوە و هەڵدانی خێوەت و مانگرتنی ئێمە تەنها بۆ مامۆستایانی بایکۆتکار نییە بەڵکو لەبری ئەوانەشە کە لە هۆڵەکانی خوێندن لەبەر خاتی چاوی گەشتی خوێندکاران چوونەتە هۆڵەکانی خوێندن. هیوادارم کە ماوەی خوێندنمایان بۆ درێژ بکرێتەوە یاکە مەهەنجەکەکەم بکرێتەوە. چون بەڕاستی لەم وەزاتە ناتوانین خوێندن. مامۆستاکان گەشتونە دەرەجەیەکی ناڕەحەتی کە بە تەلەبەکان دەڵێن ئەوچین شێک دۆزنەوە لە بازار باشترێکەوەی بخوێنن. ئێمە پۆلی 12 ئێمە نەوەی دواڕۆژین. ئێمە کوردستان بنیاد دەنێن. ئەگەر ئێمە بەم شێوەیە تاعلیمەکەمان بۆ شێوە خراپ بێت ئەسڵ کوردستان هیچ داهاتوویەکی نابێت. بۆی هیوادارم وەزیری پەروەردە کە بە قڕەکانی دابچێتەوە قڕارەکانی دابچێتەوە. دەیان ماوەی خوێندنەوەی مدیرەوە بکرێتەوە یانەوە تا مەنهەجەکەمان بۆ کەم بکرێتەوە چکە ناتوانین بۆ هەموو مەنهەجە زۆرە بۆ کاتەکەمە دەرسەکانمان تەواو بکەین. لە ئیدارەی
ڕاپەڕینیش ناڕەزایەتی و خۆپیشاندانی مامۆستایان درزی تێکەوتووە بە ئەندازەی خۆپیشاندانەکانی تێر مامۆستایان نەڕژاونەتە سەر شەقامەکان بەڵام لەو لاشەوە پرۆسەی خوێندن بە تۆکمەیی دەستی پێ نەکردوێتەوە هەروەک مامۆستایان خۆیان دەڵێن بە دەرونی شڵەژاوەوە وتنەوەی وانە دەبێت قوتابیان چۆن لێیان وەربگرن ئاراز ڕەسوڵ کەناڵی ئاسمانی پەیام ڕاپەڕین بۆشێک لە کاندیدانی خوێندنی ماستەری دکتۆرا لە شاری هەولێرن دژی ڕێنمایەکانی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بوونەوەیەکی ناڕەزایەتیان ئەنجامدا و شەقامی هەولێر کەرکووکیان بۆ ماوەیەک داخست. بەشێک لە کاندیدانی خوێندنی ماستەر و دکتۆرا لە شاری هەولێر دژی ڕێنمایەکانی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی گرتنەوەیکی ناڕەزایەتیان ئەنجامدا و شەقامی بەردەم وەزارەتی خوێندنی باڵا و شەقامی هەولێر کەرکووکیان داخست داوام دەکرد ئەو مەردانەی کە لەسەریان سەپێنراوە بۆیان ئاسان بکرێن ئەگەرنا ئەوان بەردەوام دەبن لە خۆپیشاندان و گفتگۆ و ناڕەزایەتی دەربڕین. دەمانەوێت بۆ جارێک بۆ دەقەچاومان بە وەزیری خوێندنی باڵا بکرێت سەردانی وەزارەتمان کردووە ئەوان دەڵێن وەزیر لێرنێ لە هەمان کاتدا لە وەزارەتیشە ئێمە دوو داواکاری زۆر بەسیطمان هەیە یەکیان ئەوەیە کە ئایلتس کە داوای 5 کردو بۆ قسامی ئینسانی و داوای 6 کرد بۆ قسامی علمی ئێمە دەمانەوێت ئەو نمرەیە کەم بکرێت لەبەرەوەی پەیوەندی بە ئینگلیسی زانینەوە نییە بۆ نمونە من کاندی یەکم لە بەشی زمانی کوردی من پێویستیم بە عەربی و بە فارسی هەیە پێویستیم بە ئینگلیزی نییە ئەو سەرچاوەی کە دەمەوێت پەیدای بکەم بۆ خوێندنەکەی خۆم بە سەرچاوی عەربی و فارسی دەستم دەکەوێت. داواکاری یەکەمە ئەوەیە کە داخلی کۆرسات ڕاستی خوێندنی ڕانەگیرێت کە بۆ ڕێنمایەکە وەزارەت دەریکردیە دەبی ئەمە حتا ساڵێک خلالی ئەو ساڵی ئەمە ئایلتس بینی نمرەکەش زۆر بەرزە بەڕاستی لە ئاستی کاندیدانی ماستەر و دکتۆرا دانیە. داواکاریمان لە وەزارەتی خوێندنی باڵا ئەوەیە کە دەست بە کورساتی خوێندن بکرێت بەبێ مەردی توانێتی زمانی ئینگلیزی چونکە ئێستا لە سەدا 90 توانێتی زمانی ئینگلیزیان نییە بۆیە داوا لە بەڕێز وزیر دەکەین یان سەنتەری زانکۆکان کارە بکاتەوە بتوانێت کە ئەو بڕوانامەکە لە سەنتەری زانکۆکان هاتووە بیخوات کاری پێ بکرێت بۆ گشت خوێندکارەکان. ئەم ساڵ نزیکەی 3000 خوێندکار لە ماستەر و دکتۆرا لە زانکۆکانی هەرێم وەرگیراون. ئەو خوێندکارانە دەبوو لە جوڵیەکی ئەم ساڵەوە دەست بە خوێندنی کۆرسات بکەن بەڵام ئەوەی کێشەی زمانی ئینگلیزیەوە خوێندنیان دواکەوتووە. کاندیدانی خوێندنی ماستەر و دکتۆراش دەڵێن ئەو مەرجەی وەزارەتی خوێندنی باڵا دیاری کردووە بۆ ئەم دۆخەی سەردۆستان قورسە بۆیە ناتوانین جێبەجێ بکەین. وەزارەتی خوێندنی باڵاش ڕای دەگەێنێت بە هیچ شێوەیەک گۆڕانکاری لە بڕیارەکانیان ناکەن وەسەرجەم بڕیارەکانیش لە بەژەوندی کاندیدانی ماستەر و دکتۆرادایە. وەزارەت ڕێنمایەکان و ئاخرین فەرمانی دەرچووە لە 2017 کەوا ئەبێت جێبەجێ بکرێت بەم شێوەیە. ئەوە ئینگلیزی نییە فەرمانی کاندیدکردنی بۆ دەدەچێت ماوەی مانگێک تۆمار بکە لە خولەکانی ئینگلیزی و ماوەی ساڵێکی هەیە بۆ ئەوەی خۆی ئەمرەی داواکرا و کە تۆفەڵیان ئاسا ئیمساڵ ناتوانین بۆ ساڵانی داهاتوو لەوانەیە دراسە بکرێتەوە بەس ئیمساڵ ئەبێت جێبەجێ بکرێت چونکە کاتماوە پرۆسەکە لە مانگی دووە کاری بکرا تا مانگی 12 لە ماوەی پێشودا چەند جارێک کاندیدانی ماستەر و دکتۆرا خوێندن و خۆپیشاندانیان ئەنجام داوە دژی نێشتنی تاقیکردنەوەی توانستی زمانی ئینگلیزی ئایلێتس بەڵام وەزارەتی خوێندنی باڵا نەک ئەو داواکاری جێبەجێ نەکردن بەڵکو لە هەفتەی پێشودا بڕیاریدا کە هیچ کاندیدێک ناتوانێت بەشداری کۆرسەکانی خوێندنی باڵا بکات هەتا تاقیکردنەوەی ئایلێتس ئەنجام نەدا. سەلیم کەناڵی ئاسمانی پێیان هەولێر. بەڕێوەبەراتی و قافی سێمانی بەمبەستی ناساندنی بیری تۆمڕۆی مەترسیەکانی لەسەر ئاینی پیرۆزی ئیسلام بە تایبەتی ئەو کارانەی بە ناوی ئاینی پیرۆزی ئیسلامەوە ئەنجام دەدرێن کۆنفرانسێکی بۆ سێزانەی زانکۆی سەری میسر ساز کرد تێیدا بەشێکی بەرچاوی زانایان و مامۆستانی ئاینی بەشدار زانانی هەرێمی کوردستانی ئەم پرۆژەیان بە ئەنگاوێکی باش زانی و با گرنگی و باسییان لە ئاڵوگۆڕی بیرۆڕا لە نێوان زانایانی ئەسەر و هەرێمی کوردستان کرد. كلمة رحمة حتى الفتح العام لا ژێرناوی بەرەنگاربوونەوەی بیری تۆمڕەوی بەڕێوەبەراتی و قاف و کاروباری ئاینی سلێمانی ئەزموونی سێزانای زانکۆی ئەزهەری میسری گواستەوە بۆ هەرێمی کوردستان بۆ مەبەستە سیمینارێکی بۆ سێزانە ئاینیە ئەنجامدا و کاتێکدا زانایانی ئاینی سنووری پارێزگای سلێمانی ئامادە بوون. حقیقەتەن بەڕێوەبەراتی توێژینەوە دراسات و لێکۆڵینەوە لە وەزارەتی ئەوقاف بە هەمانگی لەگەڵ وەزارەتی پەیوەندیەکانی وەزارەتمان هەڵساینە بەسەر
ڕاویکردنی ئەم بابەتە و سیمینارمان لە زۆر شارەکانی کوردستان کردووە وەکو گفتوگۆیەک لە بینی زانای ئەزهەر و لە بین زانای کوردی چۆن تێڕوانینی مامۆستایانی شارەکان بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە چۆنە تا ئێستا 700 مامۆستای ئاینی بەشداری کردووە لە ماوەی 6 مانگە و لە بەرنامەی وزارەتی ئەوقاف و یاریوانی ئاینیایەکەوە ئەم سیمینارانە زیاتر بکەین. مامۆستایەکی زانکۆی ئەزەریش ئاماژەی بۆ پێشینەیەکی بەهێزی بیریمیان ڕەوی ئیسلامی و دوور لە تونندوتیژی گەلی کورد کرد لە ئێستا و لە ڕابردوودا کە لە بیر و بۆچوونی زانایانی گەلی کورددا ڕەنگی داوەتەوە هەروەها وتیشی پەیوەندێکی بەهێز لە نێوان بیرمەندانی کورد و زانکۆکەیاندا هەیە. وبين العلماء ئاشکرایە زانایانی ئیسلامی هەرێمی کوردستان خاوەنی ئاستێکی باش لە ڕۆشنبیری و لێهاتووی ئامادەبوونی ئێمەش لێرە هەر بۆ پشتیوانی و سەرکەوتنی ئەو ڕۆتەیە ئامانجمانە وەک برا و هاوپشتکاری هاوبەش بکەین بۆ بەرەنگاربوونەوەی بیری توندڕەوی لە ڕاستیدا پەیوەندی نێوان دامەزراوەی ئەزهەر و زانایانی ئاینی کوردستان پەیوەندیەکی دێرین و تونند و تۆڵە ئەنجامی ئەم کارەش چوونی دەیان زانایی پایەبەرزی کورد بووە لە ئەزهەری میابیری میانڕەوی ئیسلامی ڕەسەنەوە ما أرسله الله تبارك وتعالى إلا بالرحمة. هاوکات زانایانی ئاینی کورد باگریدیە و باسییان لە ئاڵوگۆڕی بیرروڕاکان کرد لە نێوان زانایانی ئەزهەر و هەرێمی کوردستاندا هەروەها بەوەی تێگەشتنی دروستی زانایانی کورد بۆ دەقاینیەکان لە ئێستا و لە ڕابردوودا بەشێک لە مامۆستایان پێیان وا بوو سیمینارەکە بابەتێکی نوێی تێدا نەبوو کە نەزانرا و نەبیستراو بێت. والله الحمد لله يعني پەیوەندی و علاقەی باشێ لە بینی مامۆستایانی کوردستان و مامۆستایانی جامعەی ئەزهەر و مامۆستایانی وڵاتانی تر حتا یعنی کۆمەڵێک لە مامۆستایانی کوردی خۆمان يعني ئەندام لە بڵێن لە مەجمەعی عالەمی ئیسلامی علەمای عالەمی ئیسلامی بەڕاستی علەمای کوردستان نەک هەر لێسا هەر لە کۆنەوە و لە پێر زەمانەوە دەستیان هەبوو تێکڕایان هەبووە لەگەڵ مامۆستایانی دەرەوە هەم ئەوان ئیسفادەیان لە مامۆستانی کوردستان کە مامۆستانی کوردستانیش ئیسفادەیان لە مامۆستانی دەرەوە و مامۆستای جامعەکان هەرچەند سیمینارەکە و بابەتەکە یعنی زۆر شتێکی غەریبی تیان نەبوو شتێکی زۆر بڵێ بوو تا ئێستا نەبیستراوی تیان نەبوو بەڵام خۆی هەر لە خۆیدا خستنەوەیەکی باشە تێگەشتێکی باشە لە نێوان ئەو زانایانی وڵاتانی تر لە زانایانی نێوان زانایانی کوردستانی خۆمان کە تەسەوراتیان لەسەر تەکفیر چییە لەسەر بیدعەت چییە لەسەر جیهاد چییە سەرەڵدانی گروپە ئاینیەتون ڕەوەکان لە دوای ڕوخانی ڕژێمی عێراق مەترسی گەورەیان لەسەر گەلانی عێراق و ناوچەکە دروست کردووە و بوونەتە هۆی نائارامی و خوێنڕێژی و تێکچوونی پەیوەندی نێوان مەذهەب و نەتەوەکان ئێستا زانایانی ئاینی بەئەرکی خۆیان دەزانن ببنە بەربەستێک بۆ ئەو جۆرە بیرکردنەوەیە و بنبەڕێکردنی لە هەرێمی کوردستاندا. ئیحسان سابر کەناڵی ئاسمانی پەیامی سلێمانی. لە ساڵی 2016دا لە سنووری پارێزگای سلێمانی 1900 کەس نەخۆشی شێرپەنجە بوون و خۆشخانەی هیوار ساڵانە بۆ کڕینی کەلوپەلی پزیشکی و پێداویستەکانی چارەسەر پێویستی بە 8 ملیۆن دۆلار. بەپێی ئامارێکی بەڕێوەبەرایەتی تەندروستی لە ساڵی 2016دا لە سنووری پارێزگاکانی سلێمانی 1900 کەس دووچاری نەخۆشی شێرپەنجە بوون. بەڕێوەبەرایەتی نەخۆشخانەی هیوا تایبەت بەو نەخۆشیەش دەڵێن زۆرترین شێرپەنجەی مەموک بووە لە پیاوانیشدا شێرپەنجەی پرۆستات لە پلەی یەکەمدایە. ساڵانە نزیکی 2000 حاڵەت شتێک کەم شتێک زیاد تۆمارەکرێ وەکو حاڵەتی دووچاروانی شێرپەنجەلەوە خۆشخانەیەوە بەڵام دیارە لەو ڕێژەیە کە 2000 حاڵەتمان حساب کردووە هەزاریان تایبەتە بە دووچاربووان لە سنووری پارێزگای سلێمانی و بەشێک لە گەرمیان و قەزا و ناحیەکانی سلێمانی و هەزارێکی تریان تایبەتە بە ناوچەکانی تری هەرێم و شارەکانی ناوەڕاست و باشووری عێراق. ئەو شێرپەنجانەی کە زۆر تۆمارەکرێت
لە ئێمە شێرپەنجەی خوێنە لە هەردوو ڕەگەزی نێرومێدا و شێرپەنجەی مەمکە لە خانماندا و شێرپەنجەی هەندێک جار کۆڕۆستات و کۆڵۆن و ئەمانە بەگشتی زۆربەی جۆرەکانی شێرپەنجە لە وڵاتی ئێمەشدا هەیە. نەخۆشخانەی هیوا ساڵانە بۆ کڕینی کەلوپەلی پزیشکی پێداویستیەکانی پێویستی بە 80 ملیۆن دۆلارە بۆ دابینکردنی ئەو بڕەپارەیە سەرمایەدار و خێرخوازەکان دەستبارگری نەخۆشخانەکە ڕێگای سندوقەکانی هیواشەوە کە لە زۆر جێگەدانراوەکان کۆمەکەکان کۆ دەکرێنەوە. خانمێکی خاوەن پێداویستی تایبەتیش لەگەڵ کۆمەڵێک لە هاوڕێکانی لە ڕێگەی پرۆژەیەکی فرۆشتنی کتێبەوە داهات بۆ نەخۆشخانەکە کۆ دەکاتەوە دەڵێنەوێت هیچ نەبێت بتوانن هیوایەک بە جەژوانی شێرپەنجە ببەخشن. کە خۆم خاوەن پێداویستی تایبەت بووم هەستم زیاتر بەم بەرپرسیارەتیە کرد کە هاوکاری توشوانی شێرپەنجە بکەم. جەلەم ڕێگەیەوە هەم ئامانجی بە کورتکردنی خوێندنەوەمان هەبووە هەم کۆکردنەوەی داهاتێک مەبەست بوو بۆ توشوانی شێرپەنجە. پرۆژەی گەڕاندنەوەی هیوا کە لە 23/12/2016 دەستی پێکرد. پرۆژەکەمان پێگاتووە لە کتێبفرۆشی بە شێوەیەکی گەورە بۆ ماوەی 15 ڕۆژ بەردەوام بوو. ئێستا لێرەن بە مەبەستی گەڕاندنەوەی داهاتی کتێبفرۆشیەکەمان بۆ توشوانی شێرپەنجەکە بریتیە لە 3 ملیۆن و 545,000 عێراقی کە بۆ مەبەستی دەرمان بۆ توشوانی شێرپەنجە بەکاردێنرێت. ئەو کارمەندانی ئێستا لە نەخۆشخانەی هیوا کار دەکەن بەشێکی زۆریان خۆبەخش لە پێنا مرۆڤاتیدا دەکەن. بەڕێبەراتی نەخۆشخانەکەش دووپاتی دەکەنەوە. پێویستیان بە هاوکاری زۆر زیاترە هەیە لایەنەکانی مادی و مرۆییەوە تا بتوانن لایەنی کەمی خزمەت پێشکەش بە توشبوانی شێرپەنجە بکەن. بامیان کەناڵی ئاسمانی سلێمانی دوو تەقینەوە لە بەغدای پایتەخت ڕوویاندا و دیان کوژراوە برینداریان لە ڕزی هاوڵاتیاندا خستەوە و تێبێژی فەرماندەی پرۆسەکانی بەغدا ڕایگەیان تەقینەوەیەکی خۆکوژی بە ئۆتۆمبیلێکی بۆمڕێژکا و ئەلوەی سەوسەڵمیوەی جەمیلەی لە ناوچەی سەدری بەغدای پایتەختی عێراقی کرد ئامانجوو 7 کوژرا و 15 برینداری لێکەوتەوە لای خۆشۆ ڕێکخراوی داعش بەرپرسیارەتی تەقینەوەکەی لاستۆ گرت و ڕایگەیان کەسێک بە ناوی ئەبوو یەحیا عێراقی تەقینەوەکەی ئەنجام لایەکی دیکەوە لە کاتێکی پێشتری ئەمڕۆدا تەقینەوەکی خۆکوژی لە ڕێگەی پشتێنێکی بۆمڕێژکراوە لە گەڕەکی شارەوانیەکانی خۆرهەڵاتی بەغدای پایتەخت ڕوویدا و 6 کوژرا و 16 برینداری دیکەی خستەوە. داواکاری گشتی هەرێم ڕای دەگەنە ساڵی ڕابردوو 1970 سکاڵا تۆمار کراون کە تایبەت بووە بە سەرداگرتنی مڵکی گشتی و کێشەکانی بندیوار و خانەنشینکردنی پلە تایبەتەکان و دەستەی وەبەرهێنان. سەرۆکایەتی داواکاری گشتی هەرێم ئامار و کار و چالەکانی ساڵی 2016 بڵاو کردەوە. ئەمارەکانیش تەنها لە فەرمانگەی داواکاری گشتی ئەولێر 3137 دۆسیە ڕەوانەی دادگاکان کراوە. بۆمان ڕەوانە کرا لە بۆی سەرۆکاتی داواکاری گشتی 10 دۆسیە بوو. لەو دۆسیانە دوو دۆسیە بەپێی اختصاسی مەکانی تایبەتی مەندی هەبێر نەبوو ڕەوانەی شوێنی خۆی کرا. 8 دۆسیە ماوە لەو 8 دۆسیە 6 سکاڵامان تۆمار کردووە کە ڕەوانەی دادگای لێکۆڵینەوەی تایبەت کراوە. فەرمانگەی داواکاری گشتی پێکهاتووە لە چەندەها جێگراتیەکان داواکاری گشتی لە دادگای لێکۆڵینەوە 28 دۆسیە کە سکاڵی تۆمار کردووە. دادگای کارژێری 19 دۆسیە. دادگای جێگراتی داواکاری گشتی خەبات 22. جێگراتی داواکاری گشتی عنکاوە 3. جێگراتی داواکاری گشتی دەشتی هەولێر 4. جێگراتی داواکاری گشتی مەسیف 12. جێگراتی داواکاری گشتی شەقلاوان 8. جێگراتی داواکاری گشتی هەریر خەلیفان 13. سۆران 46. چۆمان 4. ڕەواندەش 1. دەشتی داواکاری گشتی کوێیە 29. جێگرای داواکاری گشتی تەختەق 13. کۆی گشتی هەمووی 299 لەگەڵ 75 دۆسیەی لیژنەی تۆمارکردنی مافی گشتی دەکاتە 370 دۆسیە.
بەڕۆبەرەتی ئاسایشی شارە زوو ڕای دەگەێنێت لە ساڵی ڕابردوودا 63 کەس بەهۆی بەکارهێنان و مامەڵەکردن بە مادەوەشبەرەکان و دەستگیر کراون. کۆنگرێکی ڕۆژنامەنیدا لە پرسیاری ڕاگەاندنی ئاسایشی شارە زوور ئاماری بەکارهێنەر و بازرگانیکردن بە مادەوەشبەرەکانی بڵاو کردەوە ڕایگەیاند. 5 کەس لەو کەسانی دەستگیر کراون بە بڕیاری دادوەرکردنی زیندانیکردنیان بەسەردا سەپێنراوە. 22 دۆسیەشیان لە ژێر لێکۆڵینەوەی یاساییدا. ئاسایشی شارە زوو دەڵێت تەنها لە ساڵی 2016دا گیراوە بەسەر 778 کیلۆ مادەی هۆشبەردا. ئەوکات بەڕۆبەرەتی ئاسایشی شارە زوور ئاماژە بۆ ئەوەش دەکات لەکۆی 2863 خێزانی یاواری عەرەبکە ڕوویان لە پارێزگای هەڵەبجە کردووە. 1026 خێزانیان گەڕاونەتەوە شوێنەکانی خۆیان. زمانە بە پێمادەی چواردەی مخدرات و لە مادەهۆشبەرەکان و دەست پێەکەین لە سەرەتای ساڵی 2016 تاکو کۆتایی جەمەوتۆمەتبەرانی کە دەستگیر کراون 62 تۆمەتبار دەستگیر کراوە و کەسێک نادیارە کۆی سەرجەمیان 61 کەسیان کوردی عێراقین و 2 کەسیان بەڕێگەز کوردی ئێرانی کە یەکیان لە ڕێگەزی مێیە. جۆری ئەو مادانەی کە دەستی بەسەدا گیراوە لە جۆری تریاکە حەشیشە گیایی هۆش بەرە ئەو چەندێ مادەی پاودەر و سۆدیۆم و ئەوانی کە زیاتر لەو ساڵا کە خسمانە ڕووکە ئەوش کە دروستکردنی شیشە بەکارهاتەوە بەکاری دەستی بەسەردا گیرا بوو. بەپێی مادەی سەرجەمانە بەپێی مادەی چواردەی مخدرات و پەنجای سەیدەلانی لەلایەن دادوەری لێکۆڵینەوەی ئاسایشی شارە زوور کاری لەسەر کراوە و بڕی مادەی دەست بەسەردا گیرا و بە نزیکەی 378 کیلۆ مەزەندە دەکرێت 374 کیلۆگرامی حەبی هۆش بەرە و باقێکی کامێنێتەوە مادی هۆشبەر لە جۆری تریاک و ئەوانەیە. ڕێگەی هامڵتۆن لە سنووری قەزای سۆران سەدەیەک لەمەوبەر بە ئامانجی بەستنەوەی پارێزگای هەولێر بە ناوچەکانی ئێرانەوە لێدراوە. سەدەیەکیش لە بنیادنانی گۆڕانکاریی ئۆتۆی تێدا ئەنجام نەدراوە. خراپیشەوە شۆفێران بە ڕێگەی مەرگ ناوی دەبن. هامڵتۆن ئەو ڕێگەی سنووری قەزای سۆرانە کە شۆفێر و هاوڵاتیان ناسناوی ڕێگەی مەرجیان لێناوە. ساڵانە بەهۆی خراپی و بەرتەسچی و قەڵەباڵی ڕێگاکە کە مەرجی نێودەوڵەتی حاجی عومەرانی لەسەرا چەندین ڕووداوی دڵتەزێن ڕوودەدات و هاوڵاتیان دەبنە قوربانی. ئەو ڕووداوانەی لە ساڵی 2016 ڕوویان داوە بریتیە لە 77 ڕووداوی هاتوون لە ئەنجامدا 117 هاوڵاتی قوربانی. ساڵی 2016 زۆرترین ڕووداوەکانی هاتوچۆ لە بەڕێوەبەراتی هاتوچۆی سۆران لە ڕێگای هامڵتۆن تۆمارکراوە. هەر بۆیە لە ئێستادا بە ڕێگەی مەرگ ناوزەت دەکرێت. زۆرترین ڕووداوەکانی ئێمە لە سنووری بەڕێوەبەراتەکەمان لە ڕێگەی هامڵتۆن سۆران بۆ چۆمانە بەشی زۆری ئەو هاوڵاتیانشەوە گیانیان لەدەستداوە هەر لەم ڕێگەیەوە. بۆ کارەکەی گرێتەوە بۆ یەک سایتی خودی شەقامەکە جگەلەوەی خاڵێکی سنووری و زیانبەری باهێن زیاتر لەم ناوچەیە جموزۆری هەیە بەدەر لەمەش خێرا لێکۆڵینی شوفێران و پابەندەبوونیان بە هێما و هەروە بە زانیاریەکان. مەرجی حاجی عومەر ڕۆژانە ئاڵوگۆڕی بازرگانی نێوان هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێران بەخۆوە دەبینێت. خاوەنی داهاتێکی زۆرە. لەو ڕوانگەیەوە شۆفێران داوا دەکەن بەشێک لە داهاتی ئەو دەواازە سنووریە بۆ چاکردنەوەی ڕێگاکە خەرج بکرێت. بەڕاستی ئەمە ئەو ڕێگای کە سایبینی ڕێگای هەڵتۆنە ئەو ڕێگای هیچ شتێکی وای بۆ نەکراکە تێدا سەلامەتبی ڕۆژانە هەفتانە هەموو دەمێژوێتەوە حەدیسانەیە بیکە وەکو ئێستامە یەک لە قوربانیەوە کە بووە قوربانی ئەو حاڵەتانەی کە هیچی وادە هیچی بۆ ئەگەر ئەو داهاتە نیوەی تارێژی لەو ڕێگای سەر بکەین لەو مەردە بەدەستێەوەی مالە زۆر لەوەی بەدەیاندا لەوەی باشتر بیکە ئێستامە ئەیبینی لەبەرەوەی زۆر خەڵک ڕۆژانە سەحب بەتایبەتی ئەو سرێکی ئەیبینی ئەوە چەندین حادسی ئەو برادرە شاید حاڵی ئەوەیە چکە لێردوان شاید حاڵیەوەی چەندین نەبوونە ئەو حادسانە بوونە. ئێوە شوفێرانی مەرج حاجی عومەران لەسەر ڕێگای هەمڵتۆن لە حاجی عومەران تاکو هەولێر بەڕاستی ڕێگاکەمان بەتایبەتی لە حاجی عومەران تاکو چۆمان ڕێگاکەمان گەلێک ناخۆشە بەتایبەتی ئێوە تا ئێستا یعنی بۆ ماوەی 2 ساڵ 3 ساڵە زۆر بە خراپی ڕێگاکە تێکچووە ئێستا
هەتاوەکو ئێستا هیچ لایەنش پەیوەندیدار نەهاتێ بە شێوەیەکی وا چاوکە سیارەکانمان ئیسراحەت بکەن بەڕاستی سیارەکانمان تووشی شکان تووشی عاقل بوون ڕێ پاروێ لەسەر ڕاهاتبوونێک ڕێگاکە بۆ ماوەی ڕۆژێک ڕێگای هەمڵتۆن ئەو کاتەی کە لێ دراوە ئۆتۆمبیل زۆر کەم بوو شاری لەسەر نەبووە بۆ ئەو کات شیاو بووە کەسی دوای سەدەیەک لە بنیاتنانی تا ئێستا بە یەکسایدی ماوەتەوە گەرچی بەهۆی ئەم ڕێگەیەوە داهاتێکی بێشمار لە مەرزی حاجی ئۆمەرانەوە دەست حکوومەتی هەرێم دەکەوێت ڕێگای هەمڵتۆن لە ساڵی 1970 لەلایەن ئەندازیارێکی شارستانی ئینگلیز بە ناوی هەمڵتۆن بە ئامانجی بەستنەوەی پارێزگای هەولێر بە ناوچەکانی ئێرانەوە لێدراوە دوای سەدەیەکیش لە بنیاتنانی گۆڕانکاریەکی ئەوتۆی تێدا نەکراوە. ڕێگای هەمڵتۆن بەهۆی زۆری ڕووداوەکانی هاتوچۆوە نازناوی مەرجی وەرگرتووە شۆفێرانی شۆکاری زۆربوونی ڕووداوەکان دەژێرنەوە بۆ خراپی و بەرتەسچی ڕێگاکە ئازادومەراوەی کەناڵی ئاسمانی پەیام ڕێگای هەمڵتۆن لە هێرشێکدا بە ئۆتۆمبیلێکی بارهەڵگر ژمارەیەک سەربازی خەواریج جوولەکە لە قودس کوژران و بریندار بوون کەناڵی دەی ئیسرائیل بڵاوی کردەوە ڕۆی ئەمڕۆ هاوڵاتێکی فەڵەستینی بە ئۆتۆمبیلێکی بارهەڵگرەوە خۆی بە نێوگربوونەوەیەکی سەربازانی ئیسرائیلدا کرد چوار سەرباز کوژران و 16 دیکەش بریندار شۆفێری بارهەڵگرەکەش بە گولەی سەربازانی ئیسرائیلی کوژراوە کەناڵی ئیسرائیلیەکە ئەوەشی ئاشکرا کردووە ڕووداوەکە لە نزیک باڵەخانەی مەریدونی سامی بەریتانیا لە ناوچەی ئەلبیۆتی ئۆردوگای لە خۆرهەڵاتی قودس ڕوویداوە لەو کاتەدا سەربازەکان لە نێو سەوزایەکدا وەستاون و چاوەڕێ بەڕێوەبەرێکی بۆنێکی کلتوریان دەکرد زانیارەکان هەشت سەربازی برینداری ڕووداوەکە باری تەندروستیان ناژێگیرە و یەکیان بە تەواوەتی ژیانی لە مەترسیدا ئەڵقەڕی کەتیبەکانی شێت عیزەدین قەسام باڵی سەربازی بزوتنەوەی حەماس ڕایگەیاندووە شۆفێری بارهەڵگرەکە ناوی قەنبەرە و یەکێکە لە بەندی ئازادکراوەکانی بەندیخانەیەکی ئیسرائیل و دانیشتووی قودسە لای خۆشیانەوە لایەنە بەرگری کارەکانی فەڵەستین لە کەرتی غەزە دەستخۆشیان لەو کردەوەیە با کاردانەوەیەکی سروشتی و ئاسایی ڕەفتارەکانی ئیسرائیلیان ناوبێت. بارمەتی ئەو کارانم ئەم گەشتەی هەوڵە سیاسەکانم پێشکەش کردم بەخوای گەورەتان دەسپێرم.